ئازیزان دووبارە سڵاتان لەبێت ئێمە بەردەوامین وەکو ئاماژەم پێکرد لە دوای ناوبەر تەوەری سۆدیۆمانە بێت دووبارە باس لە فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژەکەین کە ئەمساڵ 28مین خولیەتی بە دروشمی بەداهێنانەکان لە پێناو جوانی و بەهامرۆیەکان دابن 28مین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بەڕێواچێت داوای کە تەواوی بابەتەکان نێردران بۆ فستیڤاڵەکە لە شەعر چیرۆک هەروەها لە شەعر و چیرۆک و پێم وابێت لێکۆڵینەوە بوو لە ئەم سێ بابەت و میوانەکەشم ئاماژەی پێکرد. ئیدی وادەی دەستپێکردنی فستیڤاڵەکە دیاریکرا کە بێگومان ئەم فستیڤاڵە با سپۆنسەری میدیای دەستگای میدیای کورساتە بێت بۆ هەر سێ ڕۆژی فستیڤاڵەکە کە لە 20 مانگ هەتاکو 22 مانگ بەردەوامیە بێت. دەستگای میدیای کورسات لەنێ فستیڤاڵەکە بوونی ئەبێت کە بە سپۆنسەری سەرەکی میدیای دەستگای میدیای کورساتە بێت. لە یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەدا دوو هونەرمەند بەرهەمەکانی خۆیان پێشکەش بە ئامادەبوانی نێو فستیڤاڵەکەکەن کە هەرێکە لە هونەرمەندان هونەرمەند و مامۆستا ناسری ڕەزازی هەروەها هونەرمەندی دەنگخۆش ئەیوب عەلی لە یەکەم ڕۆژی فستیڤاڵەکەدا لەگەڵمانە ئابن. ئەم ئێوارەیە میوانی کورسات مەگەزین دکتۆر ئیبتیسام ئیسماعیلە کە بەڕێزیان سەرۆکی فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژن گفتوگۆی کۆتا ئامادەکاریەکانی فستیڤاڵەکەکەین با بزانین ئامادەکاریەکان لە ئێستادا بەچی گەشتون چونکە ئەوەندەی نەماوە بۆ دەستپێکی فستیڤاڵەکە. دکتۆرە بەخێربێت ئەزانم زۆر ماندووی ئێمەش ماندووتر تەکەین کەمان گەشتێرەوە خۆشحاڵین سڵاو لە ئێوە و لە هەموو بینەرانی کەناڵی کورساتی خۆشەویست. ئێمە هەڵبەتە بە خۆشحاڵیەوە ئەم ساڵیش هەروەها فستیڤاڵی 28مین فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ کەناڵی کورساتی عزیز سپۆنسەری سەرەکیمانە کە بڕگەکانمان هەڵبەتە وەکو هەموو ساڵێک بڕگەی هەمە ڕەنگن و هەمە چەشنن جێی دڵنیام کە جێی دڵخۆشی و خۆشبەختیە بێ لە لای بینەرانی کەناڵی کورسات و لای ڕۆشنبیران و ڕۆشنفکرانی شاری سلەیمانی و ناوچەکە هەروەک ساڵانی ترکە چۆن بەڵێنمان پێیابوون بەردەوام بین و بەڵێنمان پێدابوون کە ئێمە خزمەتی ڕوتی ڕووناکبیری و ڕۆشنبیری بکەین لە هەرێمی کوردستان بەگشتی و لە سلەیمانی بە تایبەتی و لە ناوچەکەیە هەوا هاتینە چۆنەڵی کۆتاییەکانی بۆ ئامادەکردن بۆ فستیڤاڵ کە ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 3 پاشنیوەڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکمانە بێت. زۆر باشە دکتۆرەکەواتە با باسێک لەوە بکەین کۆتە ئامادەکاریەکان بەکوێ گەشتون لە ئێستادا لە چ قۆناغەکان. ئێمە قۆناغەکانی کە ئەوەی لەسەر شانی نووسەران بووە ئەوانە تەواو بۆ لای توێژەران شتەکانیان ئامادە کردووە هەمووی جیاکراوەتەوە ئەعلان کراون کە ئەوانی کە ئێستا بەشدارن لە ناو فستیڤاڵە ئەوانە ڕامانگەیاندووە و حازرە و لەمێنێتەوەی کە لیژنە بەڕێزەکە لیژنەی هەڵسەنگاندنەکان یەکەم و دووەم و سێهەم دیاری بکەن. تەمان ئەو ڕۆژە پێمانەڵێن لە ناو فستیڤاڵە خۆیان ئەعلانیەکەن لای ئێمە نیە ئەعلان و خودی خۆم نەلێ پرسم لە ئەزانێ حەزەکەم وەکو سوپرایزێک بۆ من و بۆ هەموو خەڵک وەکو یەک ببینین و بزانین سوپرایز بێ بۆ هەمومان کە خەڵاتی یەکەم و دووهەم و سێهەم بۆ هەر سێ بابەتی چیرۆک و شعر و لێکۆڵینەوە. هەڵبەتە ئەوانە وەکو ئاماژەم پێەیە بەرنامەکانمان حازرە دوو بڵاوکراوەی تایبەتمان هەیە دوو چاپی بڵاو تایبەت کە چاپمان کردووە چاپکراومان هەیە دوو کتێبێکی شعر و کتێبێکی لێکۆڵینەوەی تایبەت هەر بە ئەدەب و بواری ئەدەب و نووسینی کوردیە. ئەوە لە فستیڤاڵە بڵاوەکەینەوە بڵاوکراوەیەکمان هەیە تایبەت ڕۆژانە سپاس بۆ کورسانی نوێ کە ئەوان ئەرکی چاپکردنیان خەنە ئەستۆیان ڕۆژانە بڵاوکراوەیەکی تایبەت بە فستیڤاڵمان هەیە و بە چالاکیەکانی فستیڤاڵ و بە نووسین لە بوارە جیاجیاکانە لە ناو فستیڤاڵە ئەو نووسەرانی کە بەشداریشن و میوانیشن بەشدارن لە ناو ڕۆژنامەکەیە کە شت بۆ فستیڤاڵی گەلاوێژە نووسن. ئەمە جگەلەوە پێشانگایەکی شێوەکاری نێودەوڵەتیمان هەیە کە چەندین هونەرمەندی جیاجا لەسەر ئاستی نێودەوڵەتی بەشدارن تایە هەر لە هۆڵەندا لە سربیا لە بریتانیا لە ئوردون لە لوبنان هەروەها لە هەموو شارەکانی عێراق هەر لە بەسڕە و لە بەغا و لە بابل و لە ناسڕێ و یعنی لە زۆر شارەکانی تری عێراق پێشانگایەکی نێودەوڵەتی ئاستبەرزی شێوەکاریە. پێشانگاکەمان بۆ گیانی پاکی هەردوو هونەرمەندی گەورەی کورد لالە عەبدە و قەرەنی جەمیلە بە ناوی ئەوانەوەی پێشانگای ئەمساڵمان. پێشانگای کتێبمان هەیە کە چەندین خانەی چاپ و بڵاوکراوەی کوردی و فارسی و عەرەبی کە سەرچاوەی ئینگلیزی و کوردی و عەربی و فارسی تێدایە. پێشانگایەکی کاری دەستیمان هەیە کە
ساڵانە وەکو پشتیوانیەک بۆ ئەو ژنانەی کە ئیشی دەستی ئەکەن کارەکانیان بازارێکیان بۆ دروستکەین لەوێ کارەکانیان بین و سوودێکی لێ ببینن. جگە لەوانە ئێمە بینە سەر بابەتە سەرەکیەکەمان کە تەوەری فێستیڤالە تەوەری فێستیڤال هەروەکو ساڵانی پێشوو تەوەری جیاوازە تەوەریەکە کە پەیوەندی بە ئێستای و دنیای ئێستای هەموو تاکێکەوە هەیە کە ئەمساڵ تایبەتە بەوەی کە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ تەکنەلۆژیا ئەکەین و بە تایبەتریش لە ناو تەکنەلۆژیا ژیری دەستکرد لە دنیای ڕووناگیریە کاریگەری چیە و چۆن مامەڵی لەگەڵەکەین چۆن لە کاریگەری لەسەر میوزیک هەیە چۆن کاریگەری لەسەر شعر هەیە لەسەر ئەدەب هەیە لەسەر زمان هەیە لەسەر فەلسەفە هەیە لەسەر فکر هەیە هەموو ئەمانە ئەبنە مشتومڕ و گفتوگۆی ئاڵوگۆڕی زانیاری لە تەوەری فێستیڤالە. چالاکی زۆر هەیە لە ڕۆژانە ئەمێ بار هەمووی ڕابگەن. دەستان خۆش بێت دکتۆر کەواتە ئاماژەت بەوە کردوتت لیژنەکان براوەکەیان تاکەسە دیاری کردووە لای خۆیان دیاریان کردووە بەزەوە بەگەشت بێتنە نەتیجە لە ئەعلانیەکەن بەمان ئەو ڕۆژانە ئەعلانیەکەن لە چەندم ڕۆژە ئەعلانی براوەکانە لە کۆتا ڕۆژ بەڵێ یەکەم ڕۆژ هەڵبەتە ئێمە شعر خوێندنەوەمان هەیە لەلایەن شاعرانی میوانی فێستیڤال شاعری کوردمان هەیە شاعرمان هەیە لە باکوورەوە شاعرمان هەیە لە ئێران هاتوون فارسە شاعرمان هەیە لە مسرەوە هاتووە بۆ پێشکەشکردنی شعر شاعری ئەرمەنیمان هەیە کە میوانە بەشدارە کورد لە ئەرمێنیاوە بەشدارن لە یەکەم ڕۆژ ئەمە جگەلەوەی کە خۆشت ئاماژەت بێ ئێمە ئاهەنگێکی گۆرانیمان هەیە لەلایەن تیپی مۆسیقای سلەیمانی و هونەرمەندان مامۆستای گەورە ناسری ڕەزازی و کاک ئەیوب عەلی هونەرمەندی دیار دەنخۆش کە ئاهەنگەکەمان بۆ ئەرازێننەوانێ لە یەکەم ڕۆژی ئیفتیتاحە ئەم بەرگانەمان هەیە جگەلەوەی کە خەڵاتێکی زێڕینمان هەیە خەڵاتی گەلاوێش ئەویان پێتان ناڵێن سپرایزە لەوێ بۆ کەسایەتیەک بەڵام ناڵێن کەسایەتێکە چیە ڕووناکبیرێک یاخود ئەدیبێکی نووسەرێکی دیاری کورد لەوێ خەڵاتەکرێ زۆر باشە سپرایزی زۆر هەیە لەو ڕۆژانەیە دەستان خۆش بێت. دکتۆر چ شتێکی جیاوازتر لە ساڵانی ڕابردوو لەناو فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش ئەبینرێت کە لە ساڵانی ڕابردووترە نەبینراوە؟ بەڵێ هەڵبەتە ئێمە فێستیڤال فۆرمێکی گشتی خۆی هەیە سکێچێکی تایبەتی خۆی هەیە ئەومان چۆن پێڵێ پاراستومانە کە ئەو سکێچە تایبەتی خۆمان هەیە بەڵام هەموو ساڵێک گەلایەش بە بەرگێکی نوێ بە بابەتێکی نوێ بە فکرێکی نوێەوە بە کۆمەڵێ میوانی نوێ و بە ئاڵوگۆڕێکی ترەوە بە گروتینێکی ترەوە یەتە ناو بابەتەکانەوە بۆ نمونەوەک باسم کرد ئێمە تەوەری ئەمساڵ تەوەریەکە کە پەیوەندی بە هەموو دنیاهۆی بەڵام ئێمە بە هەموو تاکێکی کۆمەلگاشەوەی بەڵام ئێمە بە تایبەت ئەمساڵ لەسەر دنیای ڕووناکبیری و زیرەکی دەستکرد باسەکەین ئەو خۆیها کە بابەتێکی نوێیە بابەتێکە کە خەڵک هەنێک بیر ڕای وایە کە مە مەترسیە لەسەر تاک و لەسەر توانای مرۆڤایەتی بەڵام هەندێکی تر پێی وایە ئەمە نەخێر داهێنانێکی گەورەی ئێمە ئەبێ سوودی لێ وەرگرین و چۆن خزمەت بە مرۆڤایەتی بکار بۆیە چۆنەڵی شعاری یاخود دروشمی فێستیڤاڵیشمان هەروە لێ کرد با داهێنانەکانمان لە پێناو جوانی و بەهامرۆیەکان بێت بن ئەوە لەبەرەوەی کە ئێمە ئەمانەیە ئەو داهێنانە لە پێناو ئەو جوانیانەیە بێت جەمالیەت بپارێزین مرۆڤایەتی بپارێزین مەترسیمان لەوە نەبێت داهێنانێک هەیە مرۆڤایەتی تەسکەکاتەوە بەڵکو ئەمە ئەبێت بەڕاستی گفتوگۆیەکی زۆر هەڵەگرێ و لە چەندین بوارەوە بتوانین قسەی لەسەرکەین ئێمە ئەو گفتوگۆیە ئەیەن بە ڕووناکبیران ڕۆشنبیران نووسەران ئەوانی کە لەو بوارانیان گفتوگۆیەکی دیتیا بکەن هەروەها وەکو وتم شعر و چیرۆک و لێکۆڵینەوە هەر خۆیان خودی خۆیان و کەسانی کە بەشدارەکەن هەمووی بابەتی نوێیە بابەتی تازەیە ئەمەجارێکی تر شتێکی نوێیە وەکو منبەرێکی ئازاد لەوایەت پێشبڕکێ ئەکا و خەڵاتێکی لێوەرگرێ و هاندانێکە هەر بۆ ئەو گەنجانە و بابەتانی کە ئەنووسرێن چیرۆکەکان بە هەمان شێوە لێکۆڵینەوەکان هەموو ئەو لێکۆڵینەوەی نوێن کە پێیوەستە بە هەموو سێکتەرەکانی کۆمەلگاوە بە ژنانەوە بە ئەدەبەوە بەینعنی بابەتەکان فراوانن هەمووی بابەتی نوێن بەڵام وەکوتم ستراکچەرێکی خۆشمان هەیە. دەستان خۆش بە دکتۆر کەواتە کۆتا پرسیارم بۆ تۆ ئەوە بە لەبەر کاتی بەرنامەکەم هەر ئەتوانمەوەت پرسیار لێ بکەم کۆتا پرسیارم بۆ تۆ ئەوەیە کە چی ئەتوانێت بەشداری فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش بکات و هەروەها لە چ کاتێک و لەکوێشە بێت؟ بەڵێ هەڵبەتە ئێمە فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ هاتن بۆ هەمووانە هەموو کەسێ ئەتوانێت بێتە فێستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ یەکەم
ڕۆژی پێنجشەممە کاتژمێر عسر سێ پاشنیوەڕۆ چاوەڕانی هەموو ئەوانە بین کە ئارەزووی موزیکن، ئارەزووی ئەدەبن، ئارەزووی شعرن. دەنگی ئەو گۆرانی بێژانیان لا خۆشە کە مامۆستا ناسڕی ڕەزازی و کاک ئەیوب عەلیە هەردووکیان لەوێ میوانی فێستیڤاڵی گەلاوێژن و میوانی کەناڵی کورساتن هەڵبەتە پێکەوە بینەری ئەوامین خۆشحاڵە بین چاوەڕوانی هەمووانین کە بێن لەوێ گەورەمانکەن. دەستە خۆش بێت دکتۆر، زۆر سوپاس دەکەین کە ئەم ئێوارەیە لەگەڵەوەی کەمان دووش بوویت لەنێ کورسات مەگەزینەوە لەگەڵ ئێمە لەگەڵماندا بوویت. جا بێگومان لە یادیشی نەکەین دووبارە ئازیزان کە 28مین خولی فستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بە سپۆنسەری سەرەکی دەستگای میدیای کورسات دەبێت، واتە لە هەر سێ ڕۆژی فستیڤاڵەکە کورسات مەگەزین لەوێ بێگومان ئامادەییە بێت و بورگەشمانە بێت و تەوەری ستۆدیۆ و میوانیشمانە بێت و بەرنامەکەشمان لەوێ بێت. ئازیزان